بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان وخشوستانم كتاب مدارج السالكين شكل كتاب زرنايا بكان كباسي بلكاني خواناسي وبلكاني برزبونو وحضور خداءك يكيق لبلكان كإمام ابن القيم رضا رحمة الله باسي أكا أفرمي منزلة التهذيب والتصفية. منزليه من هي منزلي تهذيب لزماني عربيات شيء كسيك بينا بيشاي وخوتان اگر دارك بباتشت وچاكيكا لقيكي زيادة لي اكاتا وشككاني لا ابا جيركي جوان اكيالي ترتيبي اكا حازري اكا اوي ادا اما بي اوتري هذب وشي هذب بكاريه هذب الشجرة يعني تهذيبي داركي كر ابو شوازه كردي منزليك لمنزل كان لنا تهذيب مصدري هذبيه يعني شون او كس او دار او ترتيب اكا امش نفسي خوي لو قناغه ابو شوازه ليك بويا رحمتي خوال امامي ابن القيم به افرمي سبك العبوديه في كير الامتحان افرمي اويك شون ألطونك أبي بتوين ريتوا إيشي لسر أكري بخت أكري الأخيرة أبي تشي أبي ألطونك ومجوهراتك وباريكي زور ولقردنا ولدسا دا أندري أفرمي بهمان ششن أم إنسانا أبي تهذيبك النفسي أو خويبك شون ألطونك ساغدر أشي أو ساغدر شوبي أفرمي هرشي خبثو هرشي غشو أماناتي درشوبي اگر اما التونك برين بولاي كسك بلن بومان بفروش بزاني التون نيه بريكي لي اتوينتوا بزاني ايا شنك ساغيكيتي عياركي شنك شونا شوازيك تشي تيكل نيه بهمان تشن تهذيب ام معناي هي لبابي تصوف وتربيه وتزكيه. بويا رحمتي خوال امامي هروي بافرمي التهذيب محنه ارباب البدايات. امتحان قرسي اوانيك السرتا دس بيئكا بتهذيب دس بيئكا او تهذيبة شون ورقرن افرمي وهو شريعة من شرائع الرياضة بشيك جزئك لاجزائي الرياضة كردن كإنسان بردوام بين نفسي خوي للرياضة بها تاكو دروس افرمي ابن القيم ام كلماتانا هرويما بس لشيء ام بابتا زور صعبة لسر كسي سرتا وكو محنو امتحان وزحمة بلايك او هاي بلام كاتك ورده لسري الراية دروس أبي بيا أبي أجات أوي كوشكاني لكرا وبلي زيادة لكرا وساغ درجة بوي أفرمي أم بوخوي بليكي جواني خواناسية حروي أفرمي أم شواز خواناسية بشيكي بيوتي تهذيب الخدمة أم تهذيب الخدمة باق راقرتنو ترتيب كرني خدمة شي معناكي أفرمي ألا يخالطها أو فرميتي ألا يخالج جهالة وتا تيكل نبي خلج لنا بمعنى شيء بمعنى تيكل يدي تيكل نبي لقل جهل عبادتكاني مجالي جهالة ندى بس عبادتكاني الرجل راقري جوان راقري هم لايك عبادتكاني لقل عبادتي جهالة تيكلنك هم لايك يشبه الشوازق نهيلي جهلك بسريا بلا نوع عبادتك كبيشواني شريعته بالرغم موافق شريعتك نجكي طاعتك عبادتك. أفرمي أن بابتا لا يخالجها جهالة أبي بقى تحدك آواه هرشي حركة وسكوني هي هارهموي إن صلاتي ونسكي ومحياي ومماتي جيان ومردني همو نفسي أأم نفسي ببكاتا عبادت ونايا به الشوازك جهل داخل بو بإنجا ورده ودا أشياء بلي تهذيبيته دروني خوي تهذيبكات وأقاتا أو بلا برزة أفرمي أبي هموش تكان لشويني خويا دابن إنجا تهذيب الرؤى دا مزور كاد لبابي تهذيبه
مناڵێک ئەتەوێت ئەدەبی دابدەی محاولە ئەەکەی سوچێکی لێ ئەگری 50 سوچی تر ئەکرێتەوە بەتاتی ئەگەر زەمانەکە زەمەنی دەوڵەتی موسڵمانان نەبێ وەکو ئەمڕۆ مناڵ تەسەوور کە ئەگاتە 22 ساڵ هێشتا بەتەمای باوکێتی ئەم سیستەمی خوێندنە تەمەڵە کە ئێستا دەستی پێکردو لە جیهانە خراپترین سیستەمە لەسەر زەویە بڕواکەن لە مێژووی دەوڵەتی ئەندەلوسا کاتێک کە ئەیخوێنیتەوە سەرە سوڕ ئەمێنێ بە درێژایی مێژووی ئینسانیەت تا ئەمڕۆ ڕێژەی نەخوێنەواری لە شوێنێکا سفر بێ هیچ کەسێ نەبێ نەخوێنەوار بێت تەنها ئەندەلوس بوو ئەزان تعلیمی ئەندەلوس تعلیمێکی مەفتوحە جیاواز لەمەی یەکەمین زانکۆ کە ئەکرێتەوە لە ئەوروپایە زانکۆیە لە ناو ئەندەلوسە هەموو زانکۆکانی ئەمڕۆ هەمووی درێژە پێکراوی ئەو سیستەمەیە کە لە ئەندەلوسا دامەزرا موسڵمان دایان مەزرا تەسەوورکەن سیستەمی خوێندن لە ناو ئەندەلوسا چ شێوازێ بوو خوێندن لە ناو مزگەوتە خوێندن لە ناو ماڵە خوێندن لە ناو بازاڕە کابرا کەسابەتی خۆی کرد خوێنەواریشی ئەکرد مامۆسا هەبوون ئەچون دوکان بە دوکان چه دوکاندارێ نەخوێنەوار بۆیە دەرسیان پێوت لەم ئەخیرەوە محاولاتیان ئەکرد دووەلو ئەوانە خەڵکە پیرەکە تۆزە فێری خوێنەواریکەن ئەندەلوس ئەوەی تێپەڕان بوو بە درێژەی مێژوشتی وا ڕووی نەداوت بەس تەسەوورکەن ئەمڕۆ تەهذیب چەند زەحمەت بووە پەروەردەکردنێک کە مناڵێک بێنی وشکەی بکەیت و ڕێکی بکەیت و تەرتیبی بکەیت و تا بەر بدە زۆر بە زەحمەت ئەگاتە 22 ساڵ اینجا شەهادەیەکی بێکەڵکی ئەدەن ئێستا جیهان وردە بەرەوە ئەوە دێتەوە بۆ ئەو سیستەمە یەکەم کە ئەکرێ ئینسان لە 16 ساڵی 5 ساڵیە کۆلێژی تاوا کرد دکتۆراشی تاوا کرد ئەسڵەن ئەم سیستەمە تەمەڵا عوتڵەی زۆرترە هەتاوەکو خوێندنی لە ڕۆژێکە چەند ئەخوێنێ ئەم تەڵەبەیە چەندێک ئەمێنێتەوە لە ساڵێکە چەندێک ئەخوێنێ سیستەمێکی زۆر تەمەڵە 6 ساڵی ئیبتیدایی بە ساڵی ئەخوێنرێ 6 ساڵ عمری گەنجەکە ئەکوژن دوای 6 تر ئەیکوژن دوای 6 یعنی عمری ئەم عالەمە هەر هەمووی فەوتا بەم سیستەمە تەمەڵە ئەمەش سیاسەتێکی گەورەی جیهانی لە پشتەوەیە بۆ کوشتنی هێزی ئینسان بۆ تەمەڵکردنی ئینسان بۆ بچووکردنەوەی ئینسان بۆیە سێرەکەی مناڵێک گەورە بووە گەشتێتە 16 ساڵ 17 ساڵ یعنی محەممەدی کوڕی مەسلەمە 17 ساڵ بوو 200,000 کەس لەبەردەستیا بوو جێژ بوون و ئەیبردن بەڕێوە محەممەدی فاتح 18 ساڵ بوو ئیسلامبوڵی ڕزگار کرد قوستنطینیە ڕزگار کرد بەس ئێمە وەها کراوە لە گەنجەکە هەر پێی وایە صاحبی مەسئولیت نییە اعتمادی لەسەر باوکێتی هیچ ئەم باوکە شەو و ڕۆژ خەریکە ئەوێ تەهذیبی کە تەهذیبی پێ ناکرێت ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ لە بابی تەهذیبە ئەفەرمێ واجبەکان لەسەر دایک و باوک زۆر قورسن تایبەت لەسەر باوک ئەفەرمێ لە سەرەتای دەستپێکردنی مناڵەوە کە پەروەردەی ئەکا ئەبێ حەیەتیە دروست کرد ئەفەرمێ ئەبێ ئەم حەیایە خەریک بێ لەگەڵ ئەم مناڵە ئەڵێ ئەو مناڵە کە پیرە بێ هەر پێویستی بە حەیایە پێویستی بەوەیە بە شەرم بێت چۆن فێری شەرم ئەبێت کە ئەمە زۆر گەورەیە ئێستا ماڵێن با مناڵەکە شەرمی نەکات و شەرمن نەبێت نا بەعکسەوە یەکەمین ئادابی ئیسلامی بۆ پەروەردەی مناڵ شەرمنی مناڵەکە کە ئەوە بە تاکە دەست ناکرێ ئەمڕۆ بەڕاستی بە کۆمەڵگایەکی موسڵمانی گەورە ئەکرێ هەر هەمووان پێکەوە بتوانن ئاستی مناڵەکان بەرزکەنەوە تا ئێستا جیهان بەرەو ئەو ئاقارەیەت کە ئەم سیستەمی تەمەڵیە دەرکی پێکراوە کە زۆر هەڵەیەکی گەورەیە بەتایبەتی جیهان بەرەو گۆڕانکاریەکی گەورە ئەڕوا لە ڕووی تەقەنیات و ئەوانەوە ئینسان بەرەو یعنی ژیانی دەستکردی زیرەک ئەڕوا ئیتر حتا بەهای نووسین لە ماستەر و دکتۆراوانە هەر نامێنێ کۆمپیوتەرەکە ئەینووسێ بۆیە لە هەندێک وڵاتە ئێستا هەر خوێندن لە ناو ماستەر و دکتۆرایە تەنها خوێندنەکێ ساڵەکە ئەبڕێ ئەگەنا هیچی پێ نانووسن چونکە هەرچی پێ بنووسن نووسراوە لە هەندێک شوێن ڕسالەی ماستەر و دکتۆرا لەوە چێ لاپەڕێکی ئەوە نەبێ یەک ئیبداعەکە ئەیدەنێ و ئیبداعیشی نەکرد شەهادەکە وەرناگرێت و تەواو لەبەرەوە تەسەوور کە کە تۆ باسی تەهذیبەکەی ئێمە تەنها لە سوچێکی عەبدایەتی بچووکی نوێژەکە نەیبینینەوە تەهذیب لە هەموو حەیاتی ئینسانە لە هەموو سوچەکانی ژیانە کە زۆر گەورەیە ئینسانی موسڵمان بتوانێت تەهذیبێکی زۆر گەورە بکە ئەویش ئەوەیە بە هیچ شێوازێ نەهێڵێت جەهالەت بکەوێتە ناو عەبدایەتیەکانیەوە کە هەموو ژیانمان عەبدایەتیە هەموو حەرەکە و سەکەنەیەکمان پێویستی بە عەبدایەتی پێویستی بە تەهذیب هەیە ئەفەرمێ ئینسان بەمە ئەگاتە پلەی خدمەت هەست ئەکا خزمەت ئەکا لە خزمەتە ئینسان خۆی بە خزمەتکارێک ئەزانێت لە هەموو سوچ و قوژبنێکەکە کارێک ئەفەرمێ بۆیە
هیچ لحظەیەکی نابێت لە خوا بەدوور بێ هەموو لەحظەکانی لە حوزوری خوایە ئەبێ هەستەکە چێژەکە لەزەت ئەکا هەمیشە خەریکی خۆڕێ خستن و خۆپاکردنەوە و خۆ تەرتیبکردنەوە بۆ حوزوری خوا ئەفەرمێ ئەمە خاڵی یەکەم دووەمیان شەو بوو لە عادەتی ئەفەرمێ ئەبێ عیبادەت عادەت زاڵ نەبێ بەسەریە ئەبەدەن عیبادەت سبحان الله چەند جوان ڕێک و پێک جێبەجێکێ عادەت زاڵ بوو بەسەریە ئیتر لەزەتەکانی ئەڕۆن چەندمان هەیە مەسەن ئەو نوع جۆری عیبادەتی جوان جوان ئەکا ئەوەندە تکراری کردوتەوە وەکو ماسای نورسی ئەفەرمێ ئەگەر خۆر بە حەیاتی نەهاتە ئینسان نەیان بینیە لە پڕ خۆر بەهاتە خەڵک سوژدەی ئەبرد ئەوەندە شتێکی عەزیمە بەڵام ئەها ئولفەتی پێوە گرتووە بەردەوام ئەیبینێ هیچ کاریگەی لەسەر دانانێ ئەفەرمێ لە تەهذیبە ئەبێ ئاگات لێبێ قەت عیبادەتەکانە تاعەتەکانە جۆرێک لە عادەت وەرنەگرن چونکە عادەتی وەرگر فەوتای ئیتر ئیسفادە لە عیبادەتەکەت ناکەی ئەفەرمێ بە چۆن بزانین ئایا عادەتی وەرگرتووە یان نا ئەفەرمێ بزانە هەموو جۆرە عیبادەتێکت پێ خۆشە لەگەڵ هەموو جۆرە عیبادەتێکە ئەتوێیتەوە حەزت لێیەتی یان تەنها بە چەند عیبادەتێکەوە گرتووتەوە ئیتر وازت لێ هێناوە لەوانی تر ئەفەرمێ ئەو کەسێک کە تەهذیبی نەفسی ئەکا لەگەڵ هەموو عیبادەتێکە هەوڵ ئەدا یەکەم بێ ئەفەرمێکێ لە پیاوە سۆفی و ساڵحە گەورەکان فەرموویەتی حەجم زۆرە کرد حتا وام لێ هاتبوو ژیانی خۆم تەرخان کردو بۆ حەج هەموو جارێ ئەچوم بۆ حەج و ئەهاتمەوە ئەچوم بۆ حەج و ئەهاتمەوە ئەڵێ نەم ئەزانی ئایا لەبەر خاتی خوا ئەکەم یا حەڵی نەفسی خۆمە بۆتە عادەتێک و بۆتە سەیران و بۆتە خۆشی لەلام ئەفەرمێ ڕۆژێ دایکم پێوتم وتی ڕۆڵە بڕۆ پڕ ئەو گۆزەڵەیە پڕ ئەو شتە ئاوم بۆ بێنە ئەڵێ وتم بەخوا دایکە ناتوانم ئەڵێ من بە پێ ئەچم بۆ حەج ئەگەڕێمەوە ئێستا ناتوانم تۆزێ ئاو بێنم ئەڵێ تێگەیشتم ئەم حەجەم لە بابی عیبادەت چووەتە دەرە چووەتە بابی عادەتەوە عیبادەت ئەوەیە هەموو لەحظەیەک ئینسان هەز بە چێشکە هەز بە لەزەتکە ئەمە بابەتێکی زۆر گەورەیە کە عادەت تەئسیر لە خودی عیبادەتەکەت نەکا ئەم هەموو جوانی کە جێبەجێ ئەەکەی وردە لێبە ئیتر تەواو بێتە بەشێک لە تۆ هەست نەکەی تەسەوورکەن ئێسێمە لە فاتحە کە ئیخوێن ئاگامە لە خۆمان نییە جاری وە هەیە بسم الله والحەمدولله کە ئاگا لێ کاتی ئەزانی گەشتەوە لە ضالین ئەوە عادەت زاڵ بووە بەسەریە ئەبێ حرف بە حرف کەمە بە کەمە ئینسان لەگەڵ یا بژی هەندێک جار ئەو حاڵەتەی یەکسەر بگەڕێتەوە سەر خواناسیەکەی مەجالی نەفسی نەدا کە ئاوا بکە ئەمە لایەنێکی زۆر گرنگە کە ئینسان شەو بێ عادەت زاڵ نەبێ بەسەر عەبدایەتەکانە ئینجا ئەبێتە خزمەتکار و تەهذیبی خزمەتی کردووە اینجا ئەفەرمێ وقوف همته عند الخدمة ئینسان نەگاتە پلەیەکی وە ئیتر کە خزمەتێکی کرد بوەستێ کە ئەنەما ئیتر هیچی نەهێشتەوە تەواو بووە نە ئەفەرمێ عەبدایەتیەکان زۆر بە لەزەتەوە بکە بە چێژەوە بکە سەیری پێغەمبەریان کەن صلی الله عليه وسلم ئەفەرمێ وجعلت قرة عيني في الصلاة ئارامی من چێژی من لەزەتی قڕەتە عین بە معنای ئەمە دێ ئینسان جاری وە هەم مناڵەکەی قڕەت العینە لەلای یان خێزانەکەی هەموو لەحظەیە سەیری کات و قسەی لەگەڵاکە بەلایەوە ئاسایی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی قڕەت العین لەلای من چیە نوێژەکەمە یعنی نوێژەکە بە ئەوە نییە بۆیە جارێکیان ماندوو بوو فەرمووی ئەڕیحنا یا بیلال و ئەی بیلال ئادەی ئیسراحەتمان بدەرێ و بانگ بڵێ بۆی نوێژکەین و ئیسراحەتکەین سێرکە ئیسراحەت لەناو نوێژە لەزەت لەناو نوێژە بۆ چونکە ئەمە وقوفی همەتەکە نەبووە لە ئاستێکە کە ئاستەکە بریتێ لە چی لەوەی لە ئینسانەکە خزمەتەکە بکە هەتا ئەو سنوورە و ئیتر تەواو نەجاتم بوو زۆر کات بە ئافرەتان ئەڵێم خاڵە ڕوونەکەمەوە ئەڵێم کاتێککە کارەکەن لە ماڵەوە لە پێناوی پیاوەکەتان نەمەیکەن ئەگەر لە پێناوی پیاوەکەتان ناکارکەن زوو ماندوو ئەبن چکە بە خزمەتێکی ئەزان خزمەتەکە زەحمەتە لەسەر نەفسی ئینسان بەس ئەگەر لەبەر خاتی خوا کارتان کرد قەت ماندوو نابن میوانت دێ مناڵ ڕایی ئەەکەی بە عیبادەتی تێ ئەگەی جار بەجار بەهێزتر ئەبی زیاتر ئەەکەی ئەو کاتێک کە تۆزی ئەخەی و هەڵ ئەسیتەوە بەدەم مناڵەکەتەوە لەزەتی لێ ئەەکەی بە بێزاری هەڵناسیتەوە بە بێتاقەتی هەڵناسیتەوە بە تەڵەبە ئەڵێن کورە لە خوێندنەکەتە وەکو خدمە سەیری مەکە وا تەسەوورکەی ئەمە ئەرکێکە لەسەر شانی تۆ ئادەی جێبەجێ کەموتەوە کۆتایی بە هەر نەجاتم بێ نا بە لەزەتەوە بە چێژەوە بە ڕۆحەوە تێکەڵ بە کاسبیەکەت هەروە بڕواکە کاسبکاری وە هەیە ئەچیتە لای
چونکە ئەم ڕۆحیەتەی تیان نییە یعنی وا ئەزانی هەموو هەڵەبجە ڕووخاوە بەسەری ئاوا جوابەیات کەل و پەلەکانی شپەرز لەو ناوە داناوە ئەوە چۆن کەسابەت ئاوا ئەکرێ ئەوە چێژ لە کەسابەتەکەشی وەرناگرێ بە عیبادەتی هەر نازانێ هەتاوەکو لەزەتی لێ بکە بۆیە لە ڕاستیە ئێمە هەموو عیبادەتەکانمان نوێژمان ڕۆژوومان تاعەتمان ئەبێت لەمە بیکەینە دەرەوە وەکو ئەرکێکی قورس بەسەر شانمانەوە ئاوا سەیری نەکەین بە ڕۆح جێبەجێیان کەین بە خۆشەویستیەوە جێبەجێیان کەین ئەفەرمێ لەمەش زیاتر تەهذیبێکمان هەیە پێوتێت تەهذیبی حاڵ ئەوە تەهذیبی خدمەت بوو تەهذیبی حاڵیشمان هەیە ئەبێ ئینسان حاڵی خۆی ڕێکخا ئەفەرمێ ئەمە حاڵمان هەیە لەگەڵ عیلمە عیلم بەشە ظاهیریەکەی نوێژەکەتە حاڵ بەشە ناوەکەی ناو نوێژەکەتە ڕۆحی ناو نوێژەکەتە بۆیە ئینسان لە ناو نوێژە وەلەما فەرموویانە یەکێک لەو شتانەی حاڵ تەفرەقەتی ئەخا ژمارەی عەدەدی نوێژەکان و عەدەدی سوبحان اللهکان و سەمیع الله لمن حەمیدە و ئادەی لە کاتی خۆیەوە چەند ڕەکەعاتم کرد و وتیانە ئەو جۆرە لە بابەتە عیلمەکە ئەوەندە وشکە هەندێک جار لە حاڵت ئەخا چکە بێ مێش کرد لەلای ئەوانە بێ فەرموویانە عابیدە گەورەکان کاتێکەوە حاڵزاڵ ئەبێ بەسەر عیلمە کاتێک کە ئینسان مەسەن دەست ئەگرێ ئەوێ نوێژەکەی جێبەجێکە حەز ناکات تەواو بێ هەر ئێڵێتەوە هەر دووبارەی ئەکاتەوە کاتێک کە ئەچێ بۆ ڕکوع لەزەتی دووهەم ئەکە هەڵ ئەسێتەوە لەزەتی سێهەم چوارەم لەزەتەکانی تر ڕای ئەکێشن وهای لێ ئەکەن چکە حاڵەکەی گەشتێتە پلەیەکی زۆر گەورە پاکی کردوێتەوە و یەکێک لە هاوڵان عەبدوڵڵای کوڕی زوبەیر ئەفەرمێت چوومە لای دایکمان خەدیجە ڕەزا و ڕەحمەتی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئاەتێکی قورئانی خوێن ئەڵێ کاتی نوێژی چێشتەنگا و ئەڵێ لە خزمەتیا کەمێک دانیشتم بەشکم تەواو بێ سەلامێکی لێ بکەم ئامۆژگاریەکەم بکە ئەڵێ بەخوا هەر تەواوی نەکرد ئەڵێ ڕۆشتم چوومە بازاڕ ئیشەکانی خۆم تەواو کرد هاتمەوە ئەڵێ سەرەکەم عینی ئاەت دووبارە کاتەوە هێشتا ئەو لەزەت لێ وەرگرتنە ئەو چێژ لێ وەرگرتنە ئەو قاڵبوونەوە و قوڵبوونەوە ئەمەیە کە حاڵ زاڵە بێ بەسەر عیلمە ئیتر کەسەکە ئاگای لە خۆی نامێنێ کە خەریکی نوێژ و تاعەتەکان و عەبدایەتەکانی ئەبێ کە ئەمە پلەیەکی زۆر گەورەیە ئەگەرچی ئیمامی هەڕەوی ئەفەرمێ هی مبتەدیئینە ئەفەرمێ لەمەش باڵاترمان هەیە کە تەهذیبی قەستە ئەوەیە دڵت نیەتت ساغ کرد بێتەوە بۆ خوا هەمیشە ئاگاو لە نیەتە بێ نەچێ بەلایەکە فێڵە لێ نەکە بۆی ئەفەرمون هەر عەمەلێک کردت پێش عەمەلەکە لە ناو عەمەلەکە لە دوای عەمەلەکە ئاگال لە قەستە بێ ئاگال لە نیەتە بێ پێش عەمەلەکە پێشەوەی دایبەستی پەلەمەکە دەبزانە بۆ کێ ئەەکەی چۆنی ئەەکەی لە پێناوی چیە لە ناویشی هەر ئاگات لە خوا بێ لە نیەتەکەت نەگۆڕێ چاوە چاوەی لەگەڵ خەڵکان نەکەی کە تەواوی شت کرد هەر نیەتەکەت بۆ خودا بێ لە بەخشینە هەر وایە لە ڕۆژووە هەر وایە لە هەموو تاعەتێک لە دوکانداری و ماڵداری و ژیانداریە هەر ئەو هەیە هەموو لەحزەیەک ئینسان ئەبێت تەهذیبی قەسد بکە ئەفەرمێ ئەو کەسانەی کە تەهذیبی قەسد ئەکەن قەت تووشی نەخۆشی فتور نابن قەت لە نەخۆشی فتور هەمیشە بە دوور ئەبن فتور ئەوەیە کە ئینسان مدەتی عیبادەتی زۆر ئەکات لە پڕ سار دەبێتەوە تاقەتی هیچی نابێن هەرواز لە هەموو شتەکانەیەنێ ئەفەرمێ قەت تووشی ئەو نەخۆشیە نابێ کە بەڵایەکی زۆر گەورەیە نەخۆشی فتور ئینسان ئاگای لە خۆی نەبێ ئیمامی عومەر ئەفەرمێ فەرزەکانیشی لێ ئەبا وای لێکە فەرزیش نەکە بۆی ئەفەرمێ ئەگەر کەسێ بەم شێوازە تەهذیب و پاکڕاگری کرد جوان پەلی دارەکانی دڵی خۆی هەموو وشکەکانی لێ کردەوە زیادەکانی برد جوان کێڵای تەرتیبی کرد دائیمە ئاگای لێەوە مراعاتی کرد ئەفەرمێ ئەبەدەن تووشی نەخۆشی ئەوە نابێت کە فتوری توش ببێ و تەمەڵی توش بێت چونکە بە چێژەوە بە لەزەتەوە تاعەتەکان جێبەجێکە داواکەن لە ذاتی پاکی پەروەردگار لێ ئەپاڕێنەوە لێ ئەلاڵێنەوە یا ڕەبی خوای گیان خۆت ئەزانی ئێمە کەلیماتی ئەم پیاوە گەورانەمان بۆیە هەڵبژارد لە پێناوی ئەوەی ئێمە تەسکیە و تربیەکی زۆر گەورە بکرێن پەروەردگارە هانای لاوازی خۆمان هانای دەرەقەت نەهاتنی نەفسی خۆمان هانای نەتوانین جەنگکردن لەگەڵ شەیاطینە هەموو هانەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەو کەسەی کە قەت سپاردە زایە ناکەی ئێمەش لەم کاروانە زایە مەکە یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت نێوچەوانمان بگرە مەمان دەرەوە دەسی خۆمان بەرەو ئاقاری خواناسی بەرەو ڕۆحی دینداری بەرەو قوڵایی ئیمان ڕامان کێشەیە ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە هەرچی گوناهمانە ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە داوای عەفو ئەکەین گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە
إلهي داوای عفو لێ ئەکەین لەو نوێژانەی کردمان و غافڵ بووین لەو تاعەتانەی کردمان و غافڵ بووین پەنا ئەگرین بە تۆ لە غەفڵەت یا ئەکرەم الئەکرەمین إلهي هەر لەحظەیەکی غەفڵەتمان ئێمە داوای عەفوی بۆ ئەکەین هەر لەحظەیەکی بێئاگاییمان لە تۆ داوای غەفڵەت داوای عەفو ئەکەین یا إلهي لەناو غەفڵەتێکی زۆر گەورە گەوزاوین نوێژەکانمان ڕۆژەکانمان تاعەتەکانمان سەدەقاتمان هەموو تێکەڵ بۆ بە غەفڵەت یا رب العالمین بەخوا لەم غەفڵەتە ناتوانین دەرچین یا ئیلاهی ئەگەر کۆمەکی تۆ نەبێ وا هاواری کۆمەک بۆ لای تۆ ئەهێنین لە نوێژەکانمانە زۆر وتومانە ئیاکە نەستەعین یا ئیلاهی هاواری عەون بۆ لای تۆ ئەکەین تۆ وەرە بەهانامان و ڕزگارمان کە یا رب العالمین صافمان کەرەوە ساغمان کەرەوە دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین إلهي كرمي خود بسرمانا ببارينا عفوي خود بسرمانا ببارينا رحمتي خود بسرمانا ببارينا ضلمان بيوسك بخواناسيا ويا أكرم الأكرمين إلهي هرشي قرفت ما نبو من شار سرك أو من بحال ومال مالدارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك يا إلهي أو من نخوش الشفاء بو بنيرة أو من قرزار قرزي سرشاني سوك أو من كم رزق رصي حلالي زيادك إلهي داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت كرمي خود بسرمانا ببارين نخوشي بيمان زاني وبيمان نزاني وإلهي شفا ما ببنيرا خواهي جان لقناهي دايكو باكمان ببورا لقناهي براو خوشكان من ببورا لقناهي خزمو كسوكار من ببورا لقناهي خوشويستكان من ببورا لقناهي خزان وهوسر ومنال وچمان تا روجي قيامت ببورا يا أكرم الأكرمين يا إلهي لقناهي ما مصاب قتابي من ببورا هركس ما فيكي بسرمان ولا قناهي ببورا يا إلهي هركس غيبتي كردون لقناهي ببورا غيبتي هركس من كردون لقناهي ببورا هركس ظلمي لي كردون خوايا لقناهي ببورا إلهي داوال لي أكين هركس ظلم من لي كردون لقناهي ببورا إلهي قصيكي زياد من كردوا تداخل من كل اشتكا كاري من أبو عفو منك يا رب العالمين إلهي داوال لي أكين برحمتي خوت وبزي خوت وبكرمي خوت رحم بمسلماناني أمتي پیغمبرك صلى الله عليه وسلم بخوا پروردگارا امرو زور لزحمتي گوران مسلمانان زور لذلتي گوران زور لذليلي گوران بحال بمال بجيان بسياسة باقتصاد بعسكرتارية نينوكيان كردون يا إلهي هانا بولاي توبرز أكين ويا أكرم الأكرمين درجاي خير بس مسلمانان بكر ويا رب العالمين خويا تابد مسلماناني غزة خويا درجاي خير يا مسراب كروا يا إلهي نصرتيان بدا يهود ونصارى سر شورك يا رب العالمين يا ربي خويا مكيديان زور وفيليان زور برانبر بأمت يا ربي خويا سر شوريانك يا ربي خويا موانتي ومولتيان مدى فساديان طواو زيادي كردو يا ربي خويا جان انتقامي خوتيان ببنير يا رب العالمين يا إلهي لد أبارينا ولد ألالينا وبرحمتي خوت وبكرمي خوت وبزي خوت هرشي درجاي إحسان بسر إما بيكر ويا رب العالمين بخوا پروردگار زمان من كل لدعايا بزماني پیغمبريان صلى الله عليه وسلم امانه هاوار كين خوايا او خوشويستمان هرچی شتێکی داوا لێ کردووی لە هەموو عمریا هەر چاکەیەکی داوا لێ کردووی لە نوێژ و غەیری نوێژەیە لە دوعا و غەیری دوعایە یا ئیلاهی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویستەی دڵمان یا ئیلاهی پەنای پێگرتووی لە هەر خراپەیەک لە هەموو عمریا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ڕۆح و دڵی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە يا إلهي صلاة وسلام خود بسريا ببارنا آرامي ورحمتي خود بسريا ببارنا كرمي خود بسر پیغمبر صلى الله عليه وسلم ببارنا بيجينا وسيلة وفضيلة يا رب العالمين بلي برسكروا جزاي بدروا يا إلهي برانبر أو أركي كشاوتي برانبر بهمو مسلمانا لباشترين جزا كان جزاي بدروا إلهي داوات لي أكين برحمته بزي خود محبتي أو خوشويست لظلمانا زياترك روحمان زياتر آشناي أوكا بيواندي من لقل يهتندو طولترك بمان كرا أهل السنة وجماعتي يا رب العالمين إلهي ضلمان وابستي دينك أو خوش يستمانك لجير سيبري آلاي أو حشر مانك بأمتي أو قبول مانك لجير سيبر وسايا وآلاي أو يا إلهي برشفاعتي من بخا يا إلهي لبهشتا بخزمتي أو خوش يستمان بقينا يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناه من الشيء أجبوري وخالي من قبولك يا رب.